دەتوانی کەمێک باسی ڕووناکی لەسەر لێنزی کامێرەی ڤیددیو و تەلەفۆنە دەستەکان بکەیت بەسەر چاو. بەڵام یەک کێشە هەیە، من یەکێ لەو شتانی کە زۆر ڕقم لێتی و یەکێ لەو شتانەی کە هەستەکەم قیمەتی کامێرەی شکانەوە مۆبایلە. بەڕای من مۆبایل قەت ناتوانێت ئەو مایکرۆسنسەرەی کە لەسەرەتی قەت ناتوانێت ئەو کامێرەیە ئەو لێنزە و ئەو کامێرەیە و ئەو سنسەری کە لە کامێرەیەکی ڕاستیە هەیە وەری بگرێت، ینی بە هەمان شێوە زانێرەکان وەربگرێت. بۆیە زۆر کەم زانێری مەسەری هەیە. بەڵام لە هەمان کاتە بۆ زۆربەی زۆری مۆبایلەکان و سمارتفۆنەکان بەرنامە هەیە کە ئەتوانیت هەموو ئەو بەشانەی کە باسم کردووە بۆ نمونە ئایزۆیە ئاپەچەرەیان شەدەر سپید ئەتوانین دەستکاری بکەیت بۆ شێوازەی کە خۆت ئەتەوێت و وای لێ بکەیت تقریباً بە شێوازی لە شێوازەکان نزیکتر بێتەوە لەوەی کە هەیە لە کامێرەیەکی ڕاستی. بەڵام قەت ناتوانێت کامێرەیەکی مۆبایل بگاتبەوە. بەس ئەگەر بۆ لایڤ بەکاریبێن ئەتوانین لەوانەیە ئەبێ ئەوە ڕیسێرچێکی لەسەر بکەم بزانم ئەگەر ئاپێک هەبێت بتوانێت لایڤ ستریم بکات بۆ لایڤکردنەوەی فیسبوک و ئەمانە بەبێ ئەوەی سێتینگی کامێراکە لەسەر ئۆتۆ بێت. چونکە کاتێک کە کامێرە لەسەر ئۆتۆیە کامێرەکە بە هەوەسی خۆی هەموو شتەکان ئەگۆڕێ. بۆ نمونە جاری وایە ئەگەر من بێمە نزیکترەوە لەم لایتە من ئۆڤەر ئەکسپۆزە بم، بۆیە کامێرەکە ئەوێت دەموچاوی من نەسووتێ هەموو سینەکە تاریک ئەکات. ئەگەر بچمەوە دواوە دیسان ڕوانشکاتەوە لەبەر ئەو شتانە قەت وێنەیەکی واقعی وێنەیەکی کە لە کامێرە و دەستەکەی بڕۆ ناکەم لە کامێرە و دەست بکەوێت. بەڵام زۆر حلیش هەیە کە بیکەی، زۆر چارەسەر هەیە کە بیکەی بوون هەرڵەم حل. زۆر چارەسەر هەیە کە بیکەی، بەس چارەسەرەکان زۆربەی زۆری ئەوەیە کە بەرنمەیەک بکڕیت یان داوانلۆدکەی کە ئەتوانێت سێتینگی مۆبایلەکە و وەکو خۆی بێڵێتەوە. هەرچەنە من هەر ئەندروید بەکارهێنم، لە ئەندرویدا لە سیستەمی ئەندرویدا هەر هەیە ئەتوانی بخیتە سەر پرۆمۆد. لە پرۆمۆدا زۆربەی زۆری ئەو سێتینگانەی کە باسم کرد هەیە بە وایت بڵانسیش. کاک داراداستان ئەگەر بێت و شەدەر سپیدەکە و لە کاتی ڕێکۆردا 1/25 بێت ناتوانانی چارەسەری بکەی لە کاتی پۆست پرۆداکشنە، لەبەر ئەوەی ئەمە یەکێک لەو شتانە نییە عیلاقی ڕاستەخۆی بەڕووناکیەوە هەبێ. ئەمە تازە سنسەرەکە بەو شێوەیە ڕیکۆردی کردو یاوێتی بە پرۆسسەرەکە. اینجا کاتێک کە سنسەر شتێک ڕیکۆرد ئەکات و ئەیا بە پرۆسسەرەکە بە تایبەتی ئەگەر شتەکە لە جوڵەیە بێت زۆر کێشەت بۆ دروستە بێ ئەگەر بێت و دوایی بتەوێ حلیکەی. بۆیە بەڕای من قەت شەدەر سپیدەکە لە 50 نەبەزێت. بەڵام حل هەیە ئەگەر بێت و 250 بێت تۆزێک بلەر دروستکەی. بەڵام بەعکسەوە هیچ حلێک نییە، هیچ حلێکی پرۆفیشناڵ نییە. لەوانەیە حلێک هەبێت کە زۆر چارەسەرێک هەبێت کە زۆر قورس بێت، بەڵام هێشتا هەر ئەوە نییە کە وەکو ئەوی بێت و لە کامێرەکەەوە بە 50 فرێم لە سانیە کات ڕێکۆردی کرد بێت. ڕێت کامێرە جیاوازی چیە لە ڕووناکی؟ ڕێت کامێرەیەکێکە لەو کامێرانی کە من بێت بەهۆی ڕێسێرجەوە حەزم لێ نەبووە زۆر بەکاری بێنم، لەبەرەوەی سنسەری ڕێت سنسەرێکی زۆر باشە. بەڵام کێشەکەی ئەوەیە کە زۆر پێویستی بە کامێرە بە ڕووناکیی زۆر هەیە بۆ ئەوی هەمان تام و چێژی مەسەن بۆ من ئاری ئەلەکسا باتێ. من ڕکلام ناکەم بۆ ئاری ئەلەکسا، بەڵام من خۆم شخصیان زیاتر لەگەڵ ئاری ئەلەکسا مرتاحم، لەبەرەوەی زۆربەی ئەو ئیشانەی کە کردومە لۆ بەجت بوون، ینی بەجتێکی کەم هەبوو بۆ ئیشەکە، بۆیە توانیمانە لایتێکی زۆر کەم بێنین. و من خۆم ناتوانم زۆر لەگەڵ ڕێدا ئیش بکەم لەبەرەوەی ئەو نەزانیاریەکی تەواوم نییە لەسەر بەتایبەتی سنسەرەکەی و لەسەر سێتینگی کامێرەکە. هەرچەندە تقریباً سێتینگی هەموو کامێرەکان وەکو یەکن، بەڵام لەبەر ئەوەی زۆر لە سنسەرەکەی شارەزانیم و لەو شتانەی شارەزانیم کە ئەتوانیت باشترین وێنەی پێ دروستکەی، بۆیە زۆر ئیشم لەسەر نەکردو. بەس ئەوەنەی کە ملی ئەزانم، ئەوەنەی کە مەسەرەن لەگەڵ خەڵکی ستافیترا ئیشم کردو ئەوان ڕێدیان پێ بووە، ئەوە ئەزانم کە زۆر پێویستە بەڵایتی زیاترە بۆ ئەوی هەمان وێنەی ئەلێکسا دروست بکەیت. ڕێت ئەگەر بێت و ئیشی مەسەرەن گرافیکە هەبێ، CGI و گرافیکە هەبێ، زۆر باشترێکە ئیشی لەگەڵا بکەی، لەبەر ئەوەی کامێرەی ڕێت ڕێزلوشنەکەی زۆر بەرزە. اینجا بۆ نمونە 8K هەیە، 6Kیان هەیە، 6K و 8K. ئەمانە بۆ ئیشی CGI و بۆ ئیشی گرافیک زۆر خۆشتر ئەتوانی ئیشیان لەگەڵا بکردێ. بۆیە ڕێت زۆر کات بەکارهێنرێت و خەڵکیی زۆر هەیە ڕێت بەکارهێنێ. و لەگەڵ ئەوەشە هەنێک ڕێت هەیە نرخەکەیان زۆر کەمترێکە لە پرۆداکتەکانی ئاری. ببوورە هاڵان چالاک لە پرسیارەکە تێناگەم ئەڵەی لە کاتی زیادکردنی شەتەر سپید لە مۆبایلدا
ڕووناکی زیاد دەبێت و هەندێک کات فۆکس کەم دەکاتەوە. نازانم مەبەست چییە کە فۆکس کەم دەکاتەوە، بەڵام ئەگەر مەبەست ئەوە بێ ئاپەچەر کەمەکاتەوە وایە لەبەر ئەگەر بێت و لەسەر ئۆتۆ بێت کامێراکەی تۆ پرۆسسەری کامێری مۆبایلەکەت هەوڵەیە دائیمە هەموو شتەکان مطابقی یەکتری بکاتەوە. بۆیە ئەگەر بێت و ڕووناکی زیاد بکەی لەوانەیە شەتەر سپیدەکە زیاتر بێ، هەموو شتەکان بڵەرەکە زیاد دەبێ، یان ئەگەر عەکسی بکەیتەوە زۆر لەوەیە ئەبین کە مەسەڵەن لایتێک هەبێت ئاکوریسیەکەی باش نەبێت و فلیکەری هەبێت، لایتەکان هەستەکەی پرتە پرتەکات، ینی داگیشێن ئەو کوژێنەوە لەبەرەوەی ئەو لایتانەی کە هەیە ئەو لایتانەی بەکارێت زۆربەی زۆریان لە سانیەکە 1000 جار ئەکوژینەوە دائگیرسێنەوە. جا ئەگەر شەدەرس بیت زیاد بکەیت ئەو کوژانە و داگیرسانە زۆر زیاتر پێوەی دیارە بێت و تووشی ئەو کێشەیەتەکە کە دروست ئەبێت. بەڵام ئەمەیان ئەگەر بێت و لە کۆمپیوتەرە لە پۆستە وارپیلیت لەوانەیە چاکی بکە، بەڵام زۆر هەروەکو ئەو نییە کە لە ڕاستیە ئەگەر بێت و شەدەرەکەت تاوا بێت تەسویرەکرد بێت. ڕێزانخان ئەڵێ بۆ کەسێکی زانێری نەبێت لەسەر کامێرە ئامۆژگاری ئەوانە دەکەی کە بە هیچ شێوەیەک مۆبایل بەکار نهێنن لەبەر ئەوەی فێربوونی لەبەر ئەوەی فێری گرتەی ڤیددیۆی خراپ نەبن. من قەت نامەوێت خەڵک مۆبایل بەکاربێنێ بۆ هیچ شتێک، لەبەرەوەی یەکەم شت لێنزەکەی تۆ بەدەست خۆت نییە. بۆ نمونە ئێستا کامێرە هاتووە کە سێ لێنزی هەیە، مەسەڵەن وایدی هەیە و مەسەڵەن 35 هەیە 85 هەیە 50 هەیە، بەڵام قەت ناتوانانی بزەبت ئەو شتێک کە لە مێشکتایە بەو سێنسەرە بچووکە دەری بخەی، چونکە زۆربەی زۆری کاتێ بە کامێرە ڕستمەگەری زۆربەی زۆری ئەو زانیارانەی کە هەیە لە وێنەکەیە ون ئەبێت، لەبەرەوەی سێنسەری کامێرە مایکرۆ سنسەرە، سێنسەرێکی زۆر بچووکە ناتوانێت بە هیچ شێوەیەک ئەو هەموو زانیاری کە هەیە بداتەوە. و زۆربەی زۆری کامێراکان ئەو شتە فیک ئەەکەن، ینی وەکو ئیلوژنێک یان درۆیەک دروست ئەەکەن بۆ ئەوی وهست بکەی کە هەموو شتەکان تێر و تەسەل و پڕن. بۆیە قەت من نەسیحەتی ئەوە ناکەم، یان ئامۆژگاری ئەوە ناکە هیچ کەسێ ناکەم کە مۆبایل بەکاربێن لە مۆبایل دەسێ بکە. باشترین حل ئەوەیە کامێرە هەیە زۆر لە مۆبایلەکە هەرزانترە و ئەو شتانەی کە باسم کردو هەمووشی تایە، ئەتوانی یەکێ لەو کامێرانە بکرێت بۆ ئەوی تەمرین بە خۆت و دەستی خۆت و چای خۆت بکەیت کە چۆن زاویەیەکی باش بدۆزیتەوە و چۆن لایتێکی باش دابنی بۆ گرتەکانت. دارا داستان بەڵێ هەردووکیان بە هەمان شت ئەتواندرە ڕێکۆرد بکرێت، بەڵام زۆر کات مەسەرەن ئەگەر بێت و یەک شۆتە هەبێ هەردووکیان لێ هەمان شۆتا بن کێشە نییە، بەس ئەگەر پێویستی کرد ئەگەر بە زەڕورت زانی بۆ نمونە یەکێ لە کاراکتەرەکان ڕێکۆرد دەکەیت، ئەگەر بێت و کامێرەکەت سوڕاند یان کەتت کرد لەوەیان چوویتە سەر کاراکتەرەکەی تر، ئەگەر پێویستی بەوە هەبوو لایتەکە بگۆڕی ئەتوانین تۆزێک لایت بگۆڕی بۆ ئەوی مطابقیان کە زیاتر لەگەڵ یەکتریە. و زۆر کات ئەو شتە بە ئاپاچەر بە فەتحە چارەسەرەکرێت، لەبەرەوەی پرایم لەنزەکان ئەپاچەرەکەیان ئەوە نییە ناو کامێرەکەیە بێت و پێویستکە زۆر بچیتە ناو کامێرەکە بۆی بیگۆڕی، ئەتوانێت دیۆپیەکەیان ئەو ئەسیستنتێکە لەگەڵ دیۆپیەکەیە دیۆپیەکە پێی بڵێ لەو کاتەیە کە ئەوە چوومە سەر کاراکتەرەکەی تر مەسەڵەن لە 2.8ەوە بیکە بە 2 بۆم بۆ ئەوی ڕووناکیێکی زیاتر لێەوە وەرگرم.